ئەچینە کەرکووکی خۆشەویست و باس لەو پێشانگە هاوبەشاکەین کە بۆ بەشێک لە هونەرمەندان و شێوەکارانی بەشێک لە پارێزگاکانی عێراق کرایەوە بە خۆشحاڵیەوە لە ئێستا بینین لە شاری کەرکووکی شانبەشانی شارەکانی تر کۆمەڵێکی زۆر لە چالاکی هونەری و ئەدەبیەکان بەڕێوەچێت و ئەم چالاکیەش کە کۆکردنەوەی بەشێکی زۆر لە هونەرمەندانی بڵێنتەواوی پارێزگاکانی عێراقا لەنێو کەرکووکی خۆشەویستا پێکەوە بینین. بە دروشمی کەرکووک شاری هونەر و جوانیە فەرمانگەی پەیوەندیە گشتیەکانی وەزارەتی ڕۆشنبیری عێراق پێشانگەی شێوەکاری بەرهەمی شێوەکارانی عێراقی کردەوە. لە پێشانگەکەدا ژمارەیەک لە شێوەکارانی پارێزگاکانی عێراق بە بەرهەمەکانیان پێشانگەکەیان ڕازاندەوە. ئەمڕۆ لە کەرکووکی خۆشەویست بە بەشداری 60 هونەرمەند لە تەواوی پارێزگاکانی عێراق بە بەشداری ژمارە لە هونەرمەندانی شاری کەرکووک لە هەموو نەتەوەکانە بە خۆشحاڵێکی زۆرەوە توانیمان تاقیکردنەوەی یاخود تاقیکردنەوەی فێستیڤاڵێکی گەورەی شێوەکاری لە کەرکووک ئەنجام بدەین بە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ مؤسسەی هەواجس کە یەکێکە لە مؤسسە ڕەسەن و کاریگەرەکان و دیارەکانی سەرئاستی تەواوی عێراق. ئێمە وەکمان ڕۆژەمیر کەرکووک مەبەستمانە ئەم تاقیکردنەوە یاخود ئەم فێستیڤاڵە یاخود ئەم پێشانگایانە بێین کەرکووک و هونەرمەندانی تەواوی عێراق بێین لە کەرکووک بۆی وەک باوڵێن ناساندن و یەکتر ناسینێک وابێ لە نێوان هونەرمەندانی کەرکووک و هونەرمەندانی شارەکانی تری عێراقدا.